بۆچی زۆر جەخت لەسەر تەڵتینەکەینەوە تەڵتینکردنی موچە و نێشتنی موچە لە دەست ئەم گەندەڵانی کە لە کوردستانە یاری بە مقدرات و بە معیشەت و بە ژیانی و میلەتەوەکەن تەڵتینکردین کۆمەڵێک ئیسفادەی هەیە سێ ئیسفادی سەرەکی و سوودی سەرەکی بۆ خەڵکی باسکەمەوە جەنابتان یەکێک لەوانە تەڵتین ئەمان ناتوانن ڕاستەوخۆ لە حکوومەتی عێراقەوە موچەکە ڕواتە سەر ژمارە حسابی مۆزەفەکە یعنی ئەمان ناتوان دەستێوەردانی بکەن لێبڕینی لێ بکەن ئەمان بەڵام کە هاتە دەست ئەمان و کەوتە سەر ژماری من بۆ ئەنواع شت لێ ئەبڕن تاکە شتێکە لە حکوومەتی عێراقەوە لێ بڕێت بەشی خانەنشینی خۆمانە کە لێ بڕێ لەوێ شوێنەکەیشی دیارە ینی لە سا حەوت بوو ئێستا بووە بە لە ساعدە ئەڕواتە سنۆقی خانەنشینی دواتر لەو پارەی خانەنشینیە سەرفەکرێتەوە بۆ من کە خانەنشی نەکرم بەڵام لێرە لە 92 سنۆقی خانەنشینی دیارنی هەموو مانگێکیش لە سا حەوت لە من و تۆ فلان و فیسارە بڕن سنۆقەکە ئاساریشی دیار نییە و هیچی شتیانی